وانەیەکی نوێ لە دەستەواژە و وشە بازاڕیەکانی زمانی فارسی لەگەڵمان بن. بابوو واتە مرۆڤی سادە، خۆشباوەڕ. پایەیی واتە ئامادەی تاگیاریزادان واتە ڕشانەوەی دوای خواردنەوە یان دوای مەشروب خواردنەوە. پادادان واتە قبوڵکردن، ڕازیبوون. تو باغ نیستی واتە ئاگاو لە هیچ نییە. تیکە ئنداختان واتە تانە و تەشەردان، تەعلیق لێیان. داف واتە کچی جوان. دافبازی واتە کچبازی. میگم بانو در دیزی بازه. واتە کاتی گونجاو بۆ دزیکردن. زەید واتای کەپڵ، چ کوڕ بێت یان کچ. بادبزانجیگار واتە غەیبەت بکە با دڵ و ئاو بخواتەوە. تکایە بیرتان نەچێت چەناڵەکەم لە یوتیوب سەبسکرایب بکەن و ڤیدیۆکەش شێر بکەن بۆ هاوڕێکانتان. بە هیوای سوودبینین. لە هەر شتێکیش تێنەگەشتن ئەتوانن لە خوارەوەی ڤیدیۆکە کۆمێنت بکەن و بپرسن. زۆر سوپاس.